هۆشینەوە بەڵێ جەڵدەڵەیە و نەخۆشیێکی وەرەمێکی گر لە سەریا منە لە خزمەتیا بووم لە ماڵەوە قوربانجان لە خزمەتانە وەڵڵاهی باوکم ماوەیەکی زۆرە نەخۆشە تقریبان ساڵێکە بێ یەک ساڵە بێ وەزعیەتێک چوو لە ماڵەوە هۆشینەوە بەڕاستی نەخۆشیێکی قورسی توش بوو جەڵدەڵەیە منە لە خزمەتیا بووم لە ماڵەوە هیچ توانە و هێزێکی نەمام و هیچ حرەکەی نەما قوربان ساڵی ئەخیر یەک ساڵی ڕێک لە جێگایە کەوتبوو بێهۆش بوو یەک ساڵی کامل بێهۆش بوو هیچ جاگای لە خۆی نەمابوو هەر بە ئۆکسیجین و بە دەرزی و دەرمان و ئەمانە بە عیلاج تۆزێ بەڵێ بەڵێ جەڵدەڵەیە و نەخۆشیێکی وەرەمێکی گر لە سەریا ئیتر پار شەوی جەژنی قوربان جەڵدەلەیە کە جەڵدەکە لایەتر بێهۆش بوو تا دوێنێ وارە قەدەری خوای گەورە وفاتی کرد ئەم نەخۆشیی کرد 2022 تا 23 مانگی 12 جەڵدەیەک لێیە تا 24 تقریبا مانگی 11 تۆزێک باش بوو ئیتر دوایەوە لە کتۆپەر جەڵدەیەکی تر لێیە و تقریبا ساڵێک و مانگێکە بێ لە جیا بێهۆش و بێگۆش کەوتبوو